سڵاوتان لەبێت لە سەکەوی گەنجانەوە من ساکانە لە سەدیم و ئەمڕۆ لەگەڵتانم بە بەشداریکردنی پرۆژەیەکی جیاواز کە دروستکردنی یاری ئەلکترۆنیە بۆ ئەوەی ناو و نازناوی کوردستان بناسێنین بە تەواوی جیهان و لە ئێستادا خۆم و چەند هاوکارێکی دیکەم کە هەریەکە و پرۆژەی جیاواز و تایبەتی خۆیان هەیە پرۆژەکانمان نیشان دەدەین بۆ باسی پرۆژەکانمان دەکەین لەگەڵمان بوو. اسم سورة عمر لبرنامج سەکۆی گەنجانەوە لە کەی 24 لەگەڵتانی ئەمڕۆ پرۆژەکەی من باس لەوەکە هەلی کارە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە ناوی ئایبل وێبسایت سوودی ئەم پرۆژەیە لە کەسانی خاوەن پێداویستی تایبەتە ئامانجیشم لێ ئەوەیە کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەک کەسانی ئاسایی ببنە خاوەنکاری خۆیان وەک ئەرکێکی مرۆڤایەتی و نیشتیمانی. لە بەرنامەیە سەکۆی گەنجام خێربێن ناشێر دلم دامەزنەرە تۆکستۆر ئێکەمین براندێ کوردیە بۆ دیزاینکردن و نەخشاندنە دەزی سەرجل و بەرگە ئەم تایبەتمەند دینیم دیزاینکردنا نەخشەیەن کوردیش کەلتوری کوردستانی کۆڵیتیکا زۆرە بەرز دووبارە بخێر بهێن. سڵاتان لێبێ من ترێ فەرهادم لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم وەکو نوێنەری مۆبایل ئەپلیکیشنی توتی ئەکادمی مۆبایل ئەپلیکیشنی توتی ئەکادمی چەندە کورسی زمان و کورسەکانی تریشی لە خۆی گرتووە کە بە پەنجەکانی دەست ناژمێردرێن و کورسەکانمان جیاوازن داوا لە گەنجانی هاوتەمەنی خۆشم دەکەم کە بێن و توانە و بەهرەکانی خۆیان بدۆزنەوە و پەرەی پێ بدەن. سڵاوتان لەبێت دووبارە بەخێربێنەوە لە سەکۆی گەنجان تەبان ئێستا پێشکەشکارمان نییە پێتان کووە ترێخان بتە پێشکەشکارمان زۆر باشە باش ترێخان زۆر خۆشحاڵم لە ئینڤێنتێکی ئاوا جوان لە پێشانگایەکی نێودوڵەتی وەکو هایتێکس و دەستگای ڕوانگە بەشدارین گەنجی بەتوانین دەمانەوێت خۆمان پیشان بدەین سەرەتا ئەگەر بە پرسیارێک دەست پێ بکەین باشە با پرسیارێک لە کاکشەر دڵەوە دەست پێ بکەم تەبان ئێستا گەنجانمان لەکردنی بزنس و دەست پێکردن بۆی زۆر دەترسن باشە یان لەوانەیە سەپۆرتێکی وایان نەبێ ئێوە چۆن دەستان پێکرد وەکو گەنجێک وەکو گەنجێکی بەتوانەی شاری زاخۆ چ پێ نەبێت گەنجمە تایبەت گەنجە کورد بە هەرایەکە گەلەکە مەزنیە هەی ئەم چین بزنس و کارت گەلک باش دەست پێ بکەین بەس گەنجمە ترساوی چنده ده کو دم بزنسی دست پد کردن چالنجی تن ریسک تن بلکه مشکلات بود درست بن بس نفسی وقتی ده اگرم برابر دیب کن گل چند سالت بوری گنج بعد نوکه ده وکیم بینید ایفنت ده کواسا بتریسی سه پروژه مه بن کو گنجت کردی بن گنجت کردستانی بن ما پیش بچونه هی اکید امشن و پیش بچونه باشتر جیلب کن awareness هم بالا کن وان جورا ایونتا وان جورا سمینارا ام گنجی بتر پال دین کو دست بزیب کرد کو چاو ما دست بکر ام کلی جبوین مزانی کو دست بکرنا بزنس کی اكيد مطرسي اخويا هي اكيد بصناهي نابتن بس ما بريار دام دست بكين و بتجد قلبورينا دامي ام خو باشتر لبكين و خو بيج بخين و ايرشد كامنت هم بري ما دام حل بكين زور سپاس بملايتو چۆن بوو لە هایتێکس بەشداریتان کرد؟ ئەوەی ڕاستی بی هایتێکس یەکەم ئەزمونمان نییە کە بەشداری بکەین چکە دەستگای ڕوانگە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم لەگەڵ ئایدیەس بیۆند بۆردەر بەیەکەوە چەند پرۆژەیەکیان هەیە لێرە پرۆژەکەشیان ئەوەیە کەوە لە بۆ ئەو گەنجانەی کە توانایەوەیان نییە کە بوتێک بەکرێ بگرن یاخود توانایەوەیان نییە کە بێن پرۆژەکانیان نیشان بدەن ڕوانگە دێ و ئیشت لە بۆ دەکا سەیری پرۆژەکەت دەکا ئەگەر بێت و پرۆژەکەت شایستە بی یاخود پرۆژەکەت ڕێەوەی تێبچێ کە سەرکەوتوو بوو وەکو بزنسێک ئەو کات لێرە بوتێک پێ دەدەن واروها یارمەتیشت دەدەن بێزگەلەوەش چەند کۆرسێکی لە بۆ دەکەن وەکو سەپۆرت و هاندانێک وایە بۆ سەپۆرتێکی زۆر زۆر باشە زۆر باش ئەو بەشداریکردنمە بابێ من لای تۆ خاتون ئێوە چۆن بەشداریتان کرد پرۆژەکەتان چییە تایبەتمەندە بە چی سوودەکەی چییە؟ بەڵێ پرۆژەکەی من سەرەتاکە دەستم پێ کرد مەرحەلە سێی زانکۆ بووم خۆم ئەندازیاری کۆمپیوتەرم لە زانکۆی پۆلیتەکنیکی بەشی سیستەمی زانیاری بووم قۆناغی سێ بووم کە مەشقی هاوینەم هەبوو کاتێک چوومە شەریکە یەکێک لەو شەریکانە مەشقی هاوینەم لێ هەبوو ئەو فکرێم بۆ هاوتم باشە ئێمە کە ئەیبینین لە شەریکە و لە کەرتی تایبەت و هەم لە خاوەنکارەکان کەسی خاوەن پێداویستیمان کەمە کە هەلی کاریان هەبێ بۆیە
ئەو بیرۆکەیەم بۆ هات کە وێبسایتێک دروستکەم کە خەری کارەکان تایبەت بێ بە کەسانی خاوەن پێداویستی و ئاسانکاریش بۆ خاوەنکارەکان و کۆمپانیەکان بکەم کە چۆن ئەو کەسانە وەربگرن بەپێی تایپی دیسیبڵەکان و بەپێی تایپی خاوەن پێداویستی. فکرێکی زۆر جوانە. با بێمە لای جەنابەت. حەز دەکەم تۆزێک لە جددیا دەربچین ئەو باسکەی کە طبعا ئەزمونێکی زۆرتان بینیوە بەسەراتێکی خۆشم بۆ باس بکەی کە ئەزمونتان کردبێ. دەستپێکردنا هەر بزنسێکی چەندین سەرهاتیەتین. یەکشوان سەرهاتیان گەلێکت خۆش بوومە بخۆ ئەم تەڵابێت ئایتی بووین بەش ئایتی سێ کەس مە هەند معلومات لەسەر پرێڤەبرنا بزنسی و پرێڤەبرنا کاری نەبوون. هەر ڕۆژ بوومە چاڵنجێک بوو دێمە بە ڕۆژێکی ئەمی سەر مارکتینگێ ڕۆژادی ئەمی بەرێ خودداینی ئەمی سەر براندینگێ ڕۆژادی ئەنیوایکی فێربوونەکە بەردەوام بوو شۆن مەقفت گەلێکت خۆش بوو نمونە ئەم دێت سەر مارکتینگ یانجی فاینانشال یانجی براندینگی خوێنین ئەم دەبینین و دبیژن واو ما فستبرینۆکانە زانیا بە هەند مۆزۆی بەرفرە هە مەسەن وەکی مۆزۆیەکی وەکی مارکتینگ یانجی وەکی پرێڤەبرنادارەیە مۆزۆی تا گەلێکت بەرفرە هەن و هەند معلومات سەر نەبوون ویژە تەجریبەکە گەلێکە خۆش ببوومە کو ئەم بەردەوام خۆفێری هەندێک شتێ نو بکەین بۆرێ بزنسیدا ڕاستی گەلێک تەجریبەک ئەف موقفێتە گەلێکت خۆش بکوم مەدید و ئەف بوارە گەلێک بەرفرە هەن و هەند معلوماتی سەر نەبوون. زۆر ڕاست. ئەی کەشتان بۆ دروست نەبووە بوون نەتۆ بادینی خەڵکی زاخۆی بوون سۆرانیەک یان چۆن دەڵێ هات بێتی لێرە کە قسەت کردبێ گوتبێتی تێناگەم و ئەو شتانە بە سۆرانی قسەت بۆ کردبێ و ئەو شتانە ڕوویدابێ؟ ئەکید چونکە ئێمە براندێکی کوردینە لە هەموو پارچەی کوردستان نەک تەنیا لە هەرێمی کوردستان و لە بادینان لە سۆرا لە هەموو شارێکی کوردستان خزمەت دەکەین. ئەکید ئێمە لە زاخۆین و لە دهۆک و هەموو کوردستان گەیاندمان هەیە کە بە ئۆنلاین کار دەکەین من و هاوکارێکی تر ئەوها بە سۆرانی قسە دەکەین دەزانین سۆرانی باش نینە بەس ئەم محاولێت بکەین و بەردەوام ئەم فێر ببین گەل چونکە هەند فەرق نینە بادینیان بێت یانجی سۆران بتن یانجی منتەقەت دیا کوردی بتن هەند فەرق نینە بەس ئەم محاولێت بکەین ئەگەر ئەو یە سۆرا محاولە بکات بادینی باخەوێت یانجی ئەم یە بادینە محاولێکی سۆرا باخەوێن ئەم تێگت گەهین. زۆر ڕاش. حەزەکەم یەکێکتان پرسیارێک لێم بکات دەی با منیش تۆزێک باشە توش خۆ ساحێبی بزنسی لێرە بزنسەکەی جەنابەت چییە؟ بزنسەکەی ئێمە چییە؟ بزنسەکەی ئێمە مۆبایل ئەپلیکیشنێکە باشە لە 2017 لەلایەن کۆنسرت حەمەشەلەوە فکرەکەی بۆ هات بس هەروەکو فکرەیە و هەتاوەکو 2020 کارمان لەسەر کرد. لە ساڵی 2020ەوە دەستمان پێکرد تەواان خۆشی ناخۆشیمان تێبڕاند ئەکییت هەمومان نەک تەنها من تۆ یان ئەو خاتونە هەمومان چۆن دەڵێ ئاستەنگی زۆرمان توش بوو بەڵام هەر بەردەوام بوون چکە سەرکەوتن لە بەردەوامیدایە تەواان. چۆن دەڵێ ئاپەکەی ئێمە مۆبایل ئەپلیکیشنێکە کە داونلۆدی دەکەی و ئەکاونتێک بۆ خۆت دروست دەکەی سەرەتا بەنیاز بووین تەنها بۆ فێربوونی زمان بێ زمانەکانی کوردی و تورکی و فارسی و عەرەبی فوسحە و جولفە بەڵام دواتر هەستمان کرد کە چۆن دڵی فەراغێک هەیە لە ناو کۆمەڵگادا گوتمان نا لەوە دەردەچین بازنەکەی خۆمان گەورەتر دەکەین کورسەکانی تریشمان داخڵی چۆن دەڵێ ئەپلیکیشنەکەمان کرد کە ئێمە کورسی بزنسمان هەیە عقاراتمان هەیە سەرتاشی خەیاتی شۆفێری کورسە توبیەکان بەعام هەندەسیەکان دەنگسازی گرافیک دیزاین ئاپەکەی ئێمە ئاپێکی هەمە چەشنە کە چەندین کەتەگۆری جیاوازمان هەیە. یعنی ئێمە دەتوانین ئێستا لەناو بەرنامەکەیەوەدا بەڵێ کۆرسێک بکەینەوە بۆ دروستکردنی یاری بەڵێ دەتوانن تامان لەو کاتەدا کە یەکێکی وەک تۆ کەسێکی سەرکەوتوو بێت بیەوێ چۆن دەڵێ کورسێک داخلی بەرنامەکەی ئێمە بکات ئێمە هیچ بڕەپارێکی لێ وەرناگرین هەنی بەبێ بەرامبەرە بۆ چکە ئێمە دەمانێت سەپۆرتان بکەین سەرڕای ئەوە تاوەکو تۆ داهاتێکی باش دەبێ اینجا دەتوانین چۆن دەڵێ بە بەش لەگەڵتاندا بەشدار ببین چۆنیشە کە کەسێک سەرکەوتی وەکو جەنابەت دێ چۆن دەڵێ کورسێک لەناو ئاپەکەی ئێمەدا دەکاتەوە تەڵەن خواستی لەسەر دەبێ ئەگەر بێت و خواستی کورد باش بێ طبعا زۆر بەرەو پێشەوە دەچێت سەرڕای ئەوە ئێمە تورکمانمان هەیە لێرە عەرەبمان هەیە جەنابەت تورکمانی عەرەبمان هەیە فارسمان هەیە ئینگلیزمان هەیە لەوانەیە حەزی لە چۆن دەڵێ کورسەکەی جەنابەت بێ دەی تێناگات چی بکە ئێمە توانین ژێرنووسی زمانی کوردی بۆ بکەین کە ئەوە جیاوازیە کە ئێمە لە هەموو ئەپلیکیشنەکانی تر جیا دەکاتەوە و ئەگەر خواستی زیاتری لەسەر بێت تەنانەت لە 100 کەس 50 کەس خواستی لەسەر بێ ئێمە توانین دۆبلاژ بۆ بکەین کەشتی ئاوە تا ئێستا نەکراوە. بزانم کاک شێردل پرسیاری هەیە بەڵێ خاڵەکە گەلەکە گرنگ گلڤێرێ ئەوە پەیداکردنا دەرفەتێن کاری هەر بزنسێک ئەکید وەک گەنج ئەم حاولێت بکەین بترین دەرفەتێن کاری پەیدا بکەین بۆ گەنجە کورد
متفت كرتي هريكش ما بحث بكات كشوا بزنسته هاري كارت و درفت كاري بو جنج كرت بو دوري بارن خو پیدا بكي طبعا دشام او بسرعتك خوش بس مو يكي اللي بسرعتك خوش كاني دروسكرني برنامج يعني شلون الله ابلكيشن كمان او بوكا ئێمە لە کەسانی سەرکەوتو دەگەڕین کەسانی سەرکەوتو بناسیێنین باشە چیمان کرد گەڕین یعنی لە هەموو کوردستان گەڕین خۆی ئێمە ئۆفیسمان لە شایڕانیە بەڵام تەنها بەڕانیەمان نەبەستەوە بازنەکەی خۆمان گەورەتر کرد کەسانی سەرکەوتو لێ هاتووی وەکو جەنابتان وەکو ئەم خاتونە و کاکساکان دۆزیە و کورسەکانمان کردەوە هەلی کارمان تا ئێستا بۆ زیاتر لە 7 گەنج ڕەخساندووە و ستافێکی کارامە و لێ هاتوو پرۆفشناڵ کاری لەسەر دەکرێت و چۆن دەڵێی مانگانە و ساڵانە ئەگەر بێت و کەسانی سەرکەوتو تریش بدۆزینەوە کاریان لەگەڵدا دەکەین بۆ کردنەوەی کورسی زیاتریش سوورەخان جەنابەت ئەی شتەکانتان ئۆنلاینە یاخود ئۆفیستان هەیە توتی ئەکادیمی چییە؟ توتی ئەکادیمی وەکوتم مۆبایل ئەپلیکیشنێکە بەڵام ئێمە ئۆفیسی خۆمان هەیە لە شایڕانیە ئۆفیسەکەمان تەنها بۆ کردنەوەی کورسی فیس تو فیس چکە ئێمە ئیش لەسەرکردنەوەی کورسات دەکەین هەست دەکەین فراغێک لە کۆمەلگادا هەیە دەمانەوێت نەیهێڵین بەڵام لەگەڵەوەشدا ئێمە مۆبایل ئەپلیکیشنمانەیە کەسێک لە زاخۆ ناتوانێت بۆ نەبێتە ڕانیە دوورە 7 ساعت 8 ساعت ڕێگایە دەتوانێت لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە لەگەڵ ئێمە بەشدار بێ سەرەتا ئەکاونتێک بخۆی دروست دەکات دوایی ئەگەر حەزی لە زمان بێ زمانێک هەڵدەبژێرێ تەبان ڕووکاری بەرنامەکەمان زمانی کوردیەتە ناتوانێت بە شێوەزاری بادینیش بەشدار بێ یان ئینگلیزی تورکی یان فارسی کەشتی واتە ئێستا نەکراوە شێوەزاری بادینی لە ئاپێکی کوردیدا هەبێ و لەگەڵیشیدا دەتوانێت چیتر بکە کورسەکانمان لیڤڵە سەرەتا لیڤڵیەکەمان بەبێ بەرامبەرە بۆی کە توی فێرخواست سوودت نەبینی هیچ پارەیەک نەدەی هیچ پارێک ناڕوە کورسانە کە دانرایە لە بۆ هەموو کەسێکە لە بۆ هەموو ئاستێکە بۆ هەموو کەسێکە چکە کورسەکانمان زۆر نۆکو ئاماژەم پێدا کورسی زیاتریشی بۆ زیاتر زۆر چاکە یعنی ئێستا سوورەخان کە وێبسایتێکی دروستکرێ بە شێوازە وانەی هەمان شێوە کار لەگەڵ یەکتر بکەن ئەگەر زۆر خۆشحاڵ دەبین بەڵام من ئەو کەسانەی کە ئینێرم هەمووی چکە وێبسایتەکەی من تیمێکی بەتەمام پلانم وایە هەر تیمێکی کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش بەڕێوەی بەر و هەروەها کە خۆم سەرپەرشتی بکەم هەروەها هەلی کارەکانیش بەس تایبەتە بێ بۆ کەسانی خاوەن پێداویستی چکە من بەپێی ئەو لێکۆڵنەوەی کە کردومانە بە چوونم کردووە کەسانی خاوەن پێداویستیمانەیە زۆر شارەزایە لە چەند زمانێک زیاتر ئەزانێ هەروەها لە ڕووی ڤیددیۆ گرافیک دیزاینەوە زۆر کەسانی بە ئەزمونمانەیە ئیشاءالله لە داهاتوە کۆنتاکتمانە بێت ئیشاءالله ئێمە زۆر حۆشحاڵ دەبین بەناسینی کەسانی وەکو ئێوە سەرکەوتوو لێ هاتوو ینی طبعا بەدڵێکی فراوانەوە بە خۆشحاڵی و پێشوازیتان لێ دەکەین بەڕێزم تاکسەکەم پرسیارێک لێ بکەم چونکە لە بواری گەیم دیڤلۆپەری دەبادنی ژاخۆم بەرگی تێ بگەی ئۆکەی ئاستێ تاکە کورد تەکنۆلۆژی هەتا چ ئاست چووە وەک دیڤلۆپەر وە گەیم دیڤلۆپەر تو بینی و گەنجمەیە کورد ئامادە بگاتە ئاستێکە نیفدەولەتی و ئاستێکە جیهانی خۆی ئەوەی ڕاستی بێ ئاستی گەنجی کورد ینی ئەگەر بێت و با بڵێن ئەوە ئاستی گەنجێکی ئەوڕۆپیە ئەو ئاستی گەنجێکی کورد ئەگەر هەمان ئەو شتانی لەبەردەستبی کە گەنجێکی ئەوڕۆپی لەبەردەستیدی سوێ کورد هەنی مێشتی کورد بەو شێوازەیە کە زۆر بەقوڵی دەستە ناو شتەکان دەتوانێت بەقوڵی شتەکان وەربگرێ و ئیشی لەسەر بکە هەنی ئەگەر فکر لەوەی بکەوە ئەمە وەکو گروپی فاسێکس بڵێ کە یاریەکی ئەلێکترۆنیمان دروست کرد هەنی ئەو شتانی لەبەردەستمان بوو زۆر کەم بوو ینی بەشێک لە پێداویستەکانمە هەر نەبوو بە خۆمان دروستمان کرد ینی لە پاشەوەش سەرڕایەوەش ئێمە گەشتنەوە ئاستێکە یاریەکی ئەلێکترۆنی بڵاو بکەینەوە سەرکەوتنی شێری لە ستیم هەنیدی بۆ شێوازەیە ئاستی گەنجی کورد دەکرێت بەرەو پێش بچی بەڵام بە تووڵی تایبەت بە کەرەستە و پێداویستی تایبەت هەنێک کەرەستە و پێداویستی هەبی تەبعاً کورد زۆر لە ئەوروپیەکانیش پێشکەوتوو دەبی ئەگەنا ئەوانی شەر بۆ ئێمە بەشەرە بە پێم عەقڵیان هەیە دەستیان هەیە ینی تاو ینی داهێنانی شەر لەو شانەوە دەست پێ دەکات لە بیرۆکەکان دەمەوێت من پرسیارێکتر لەتۆ بکەم دەمەوێت بزانم کە ئایا جیاوازی ئێوە چییە ینی جیاوازی پرۆژەکەی ئێوە چییە کە بوون پرۆژەی تۆ جیا دەکاتەوە لە کەسێکی تر وا دەکات کە سەرنجی خەڵکی بەلای خۆیدا ڕابکێشێ ئەگەر ئەوم بۆ باسکەیت هەر بزنسێکی دوێت خاڵەکە جیاوازی هەبێت و ڕاستیدا و خاڵە جیاوازیە بزنسی گرنگترین شتێ بزنسیە
ئەگە دەخەڵەکە جیوازی هە بدە سەرنجە بخۆڕەکەژی خاڵامە جیوازی وەک تۆکس چییە دەستپێکە تۆکس ئەم براندێکین تایبەت بە دیزاینکردنا نەخشێن کوردی لەسەر جلوبەرکە بیرۆکە براندێ تۆکس بۆمە چاوە هات ئەم کولیژێ بووین ئەگەر بەری خۆ بدەینە جی لێنۆکە گەنج تیشرتی دەبارخۆکەت یان ژیهودی گەلەکە کێمە تو ببینی کەسێکە دان ئەمر بێت بۆ بەرە کەسێکە گەنج بتن جلن کوردی بکاتە بەرخۆان دەبینین کەسن دان ئەمر بابێ من باپیر ئەو جیلێکە بن جلت کوردی کاتە بەرخۆ بەس جیلێمە تیشرت ئەهودیە ترندێنۆکە ئەمە هەزر کرد ئەم کەلتورێ کوردی دیرۆکا کوردی ناسنامە کوردی داینە سەر تیشرتێکی یانی سەر هودیەکی و بفڕۆشین ئەوە خاڵەمە جیوازی لێرە دەست پێ کرد و دراستیدا مە دەست پێ کرد ئەکید وەک لێبۆرین ڤەلڤێرێ مە ئەو کەرەسە بەردەستین وگی کاکسەکان یامەژە بێدەی ئەو کەرەسە مەل بەردەست نەبوون بەسمە لەندە کەرەستێن دەستپێکی دەست پێ کرد بەرەبەرەت گەل وەختی مە پێشبە چۆن کاری خۆداکەرم دەبینین و مجتمعی کوردیجی گەلک هاریکار بود گەلمان بینین بەرە خۆ دەینێ بتریا داواکاریەتمە بۆ نمونەش ئەربیل سلێمانیەش دهۆک ینی هەمی پارچەن کوردستانی لە هەمی هەرێما کوردستانی ئەقبالێکە زۆر سەرفان جۆرە مەشروع هەیە ئەڤەژی دێشمە خاڵێکە دیژیت وێت گەینێت و کوردستان شێوەیەکە گشتی هەمی باشترین کوردستانی هاریکارن گەل گەنجا بخۆ هاریکارن هاریکاریە پروژن بچیک کن بونم نالوری بینین هایتکس دوباره دویجم خوشحالی و دستگاه روانگا و آی بی بی کو بتریسی پروژه دا عمل وری آماده نه همی گنجن و همی جی خودان او پروژه نه کو پروژه بچیکن انکو مجتمع هاریکاریت کردن زناب نو ويب سايت كدروست كده تاجيشتي واستا سن استن جدي ديان لكل بلكان هي تشتك بردز بو يعني بردز نبو او شتانه تسبون والله حتى اساس ويب سايت كان بتعاطي رانا جيرا ولا بر فاندم پێویستە بەڵام بە خۆشحاڵی وەکە ئەمڕۆ من لە پێشانگەی هایتێکس بووم زۆربەی خاوەنکارەکان هاتن بۆلام کە پرۆژەکەیان بەدڵ بوتیان ئینشاڵڵا ئێمەش کە لە داهاتووە پەبلیش بوو وێبسایتەکە ئەتوانین بینێ ناو وێبسایتەکە تۆ هەلی کارەکان بۆ ئەو کەسانە ڕابگەێنین ئەوەش مژدەیەکی خۆش بوو بۆیە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە ئێمەش وێبسایتەکەمان پەبلیش طبعا دەتوانین بڵێن کە پێشانگایەکی لەو جۆرە دەرفەتێکی زۆر باش بوو بۆ گەنجان بوونەگەر هەر لە تۆ سیری بکەین بۆی کە سەپۆرتت بۆ دروست بێ یانیش سەپۆرتەکە چ مادی بێت چ معنەوی بەڵێ ئەو پێشانگانە زۆر باشن هەر خۆشی دەستگای ڕوانگەش من زۆر سپاسیانەکەم هەروەها هایتێکس کە ئەم دەرفەتەیان پێداین ئەو سی پرۆژە بچووکانە کە تەقدیم بکەین و ئەمڕۆ قسە لەگەڵ ئەو خاوەنکارانە یان ئەو کەسانە بکەین هەم وەکو لایانی فکری هەم وەکو فیدباک هەم وەکو هاوکاری فۆن ئەوانە بۆ ئێمە زۆر باشە بکە بۆ ئەوەی بەردەوامی بە پرۆژەکەمان بدات زۆر باش دەمەوێت بێمە لای جەنابتانە جارێ ئامانجی داهاتووی ئێوە چییە؟ ئامانجی داهاتووی ئێمە تەبەن ئامانجی ئێمە دیارە کە دەمانەوێت کورد بە جیهان بناسێنێ ینی مۆرجی کوردی لە جیهاندا زۆر زۆر نادیارە زۆر زۆر کزە تانی دەچێ هەر جێگایەک دەچێ هەر وڵاتێک دەچێ هەر شارێک بەر زمانێک کە باسی کورد دەکەی دەڵێن کورد کورد چییە؟ نازانن کە جێیەک هەیە بە ناوی کوردستان نازان کە گەلێک هەیە کە کوردن ئێستا ئامانجی ئێمە ئەوەیە کە کورد بناسێنین هەر لەبەرەوەشە ینی ئەگەر یاریەکەی ئێمە تەمەشا بکەی ئەو یارە نوێی کە بڵاوی دەکەینەوە لە ساڵی داهاتوودا 2025 یاریەکەمان لە شاری هەولێر دەبێت ینی ناو یاریەکە خودی یاریەکە با بڵێن کوردستان نییە بەڵام بە ناوی کوردیایە واتاتاوەکو کورد بناسێنی کە لە ناو ستیمدا ئەو شتەمان هەبوو کە بیسمان یاریەکە بە زمانی کوردی بڵاو بکەینەوە ستیم گوتی کە زمانی کوردی زمانێکی فەرمی نییە لەبەرەوەی وڵاتێکی فەرمی نییە ئیدی لەبەرەوە بە زمانی ئینگلیزی بەس گوتمان باشە زمانەکە دانانێن بەس ژێرنووسمان لە بۆی دانا ژێرنووسی کوردی زایدان ئاڵای کوردستانمان لە ناو یاریەکەدا جێگیر کرد بە داماننا بێزگەلەوە مۆرجی کوردیمان زیندوو کردەوە لە ناو یاریەکەدا واتە ئەگەر بێت و کەسێکی با بڵێن بێگانە یاریەکە دەکات لە وڵاتێکی ئەوروپیە ئاسیاییە یاخود ئەمریکیە لە نێو یاریەکەدا دەبینێ ئاڵایەکەیە دەبینێ ڕسمی قازی محەممەد هەیە باشە ئەوە چێ ئەو دووە ئەو ئاڵایە چییە دەگەڕێن بە دوایدا دەگەڕێن بەڵێن باشە و یارێ لە چێ دروستکرایە جەیەک بە ناوی هەولێر کوردستانی پێ دەڵێن بەو شێوازە ئەمە مۆرجی کوردی بە جیهان دەناسێنین ڕاستە ئەی بەکارهێنەرتان چۆنە بەکارهێنەرتان تەنها لە ناو کوردستان و عێراقیانیش لە وڵاتانی تریش بەکارهێنەرمان لە فەڕەنسا هەیە لە بەریتانیا واتە هاتە فیدباکیشمان لە بۆ هاتوێتەوە لەوانەوە لە یاری یەکەممان کە بڵاومان کردەوە یاریەکە هۆرۆر بوو واتە یاری ترسناک
لە یاریەکەدا فیدباچیان ناردەوە کە پێیان سیر و یارێکی بەو شێوازە بڵاو کراوەتەوە و نرخەکەشی زۆر هەرزانە. ئەیدی وردە فیدباچی دیکەشمان لە بۆ دەهات ئەو جارەیان بەس دەستخۆشی نەبوو، بیرۆکە بوو. فلانەشت زیاد بکە، فلانەشت کەم بکە، دەتوانانی ئەو شتانە زیاد بکەی. لەسەر ئەو مۆزوعی یاریەکە کە یەکەم جار دروستمان کرد، ئەلفرێد و دانیێڵ تووشی بەزمەکی زۆر خۆش بوو. ینی تقریبا یەک شەوی کامل نەنووسن لەسەر کێکەکە. مۆزوعی کێکەکە ئێستا ئەگەر پێیان بڵێەوە کێکەکە چییە پێ دەکەنن. ینی لەناو یاریەکە بەگەیش تێدا بوو کە تەمەشات دەکرد لە هەر جێ و کێکەکەیە، کێکەش یان بە دیواری وەیە یان لەسەر کورسێک وەیە، ئەو شتە نابیتن واقعی نییە. کێکەچیان لا دەدا دەچونە لایەک کێکە چ کەشەیە، دەچونەوە کێکە چ کەشەیە، وەی لە هات شەوەی کامل بەس بەدی ئەو کێکەیدا ڕۆیشتی بزەبت. خاتون دەمێت تۆ ئەومان پێ بڵێ کە پێشوازی خەڵک بە تایبەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ ئێوە چۆنە؟ الحەمدوللا ئەوانیش زۆر خۆشحاڵ بوون چکە من پێشەوەی دەست بە وێبسایتەکە بکەم فۆرمێکم دروست کرد کە وتم بۆ ئەوەی داتایان لێ وەرگرم کە بزانم ئایا ئەو کەسان خاوەن پێداویستیانە لە ڕووی شەهادەوە، لە ڕووی بڕوانامەوە، لە ڕووی سکێڵەکانەوە کە چۆنن. الحەمدوللا ئەتوانم بڵێم کەسی نابینای تا بوو، دکتۆرای هەبوو، ماستەری هەبوو کە نابیناش بوو، حتا نابیناکەیان نەبووە بربەست بۆ ئەوەی توانای خۆیان بەدەربخەن. هەر خوێندەکەیان تەواو کردی و ئاستێکی زۆر باشیش. هەروەها ئامانجی من لەو پرۆژەش ئەوەیە کە گەنجانی وڵاتی خۆم، وڵاتی کوردستان وەکو شوێنەکانی وەک وڵاتەکانی تر ئەوانش کەسانی بەتوانن توانەکانیان دەرخەم بیان خەمە سەر ئیشی خۆیان کە ئەوانش پێشانی هەموو شوێنێکی بدەم کە ئێمەش گەنجی لێ هاتوومان هەیە. ڕاستە لە هەنێ لایەنەوە خوای گەورە شتێکی لەوان سندوتەوە، بەڵام ئەوش تاقیکردنەوەیە، بەڵام ئەوان هەر بەردەوامن زۆر بەهێزیشن. هەر خۆی وێبسایتەکەم بە ناوی بەتوانایە واتە ئەوان ئەتوانن ئیشەڵڵا بە ئامانجی خۆیان بگەن و ببنە خاوەنکاری خۆیان. لەسەر قسەی سوورەخان هەنی ئەو کاتێک کە لە کۆلێژ بووم لە 9 ساڵ تەخەڕوجم کرد، چەند برادەرێکمان هەبوو نزیکی 15 لە بۆ 20 کەس بوون، هەر هەمویان نابیست بوون کە لە بەشی سیستەمی زانیاری دایان خوێن کە تەبعاً ڕاستە نابیست بوون، بەڵام زیرەکیەکەیان لە ڕادەبەدەر بوون، زۆر زیرەک بوون و دەتوانێت ئیشکردنیان هەبوو. بەس تەبان تووشی بربەست توشتی زۆر دەبن. بەس ئێستا وێبسایتێک کە سوورەخان دروستی کردیە هانی ئەوانیشەدەم بڵێ هانی ئەوانیشەدەم زیاتر هەم لە ڕووی پەروەردەوە زیاتر هەوڵ بدەم بۆ خوێندن، هەم لە ڕووی کارکردنەوە، هەم لە ڕووی تواناکانەوە کە ببینن وێبسایتێکەوە هەیە کە توانای ئەوان بەدەردەخات و ئیشیان بۆ دۆزێتەوە بێگومان زیاتر هەوڵەدەن. هەروەها تەکنۆلۆژیاش بۆ سوودێکی وڵاتەکان بەکارهێنم کە خۆی وشەی تەکنۆلۆژیا واتە چارەسەرکردنی کێشەیەکە لە ڕێگەی زانستی سەردەمەوە کە منیشت ئەلحەمدولیلا توانیمە لە داهاتووشە ئیشەڵڵا کە گەورەتریەکەم پرۆژەکەم ئەو کێشەیە چارەسەر بکەم بۆ کەسانی خاوەن پێداویستی. دەمێ ئاماژە بۆ بدەمێ وەکوتوتی کە باسی تەکنۆلۆژیات کریانی ئەو بەمێشکم داهات وەکتوتی یەکێک لە هەر ئاستەنگەکانی ئێمەوە بوو کە کورد و کوردستان تا ئێستا نەگەیشتووە ینی ئەو ئاستەی تەکنۆلۆژیا ببێ بە کولتورێک لە ئێمە، ینی خەڵک سەرەتا قبوڵی نەدەکرد. چۆن کۆرسێکی ئۆنلاین، چۆن کۆرسێکی تۆمارکراویان، چۆن کۆرسێکی ئاوە، ینی سەرەتا قورس بوو بۆ ئێمە. بەڵام تەبعاً ئێمە وەکو گەنجانی کورد ینی کۆڵ نادەین و بەردەوام بووین، گەنجێکی وەکو تۆ وەکو من وەکو یەکێکی تر هەر بەردەوام بووین و چۆن دەڵێ ئێستا بە خۆشحاڵیەوە پێشانگایکی لەو جۆرە دەبین کراوە بە کولتورێک. سەردانی کەرمان زۆرە، هەم بۆ من، هەم بۆ تۆ، هەم بۆ گەنجانی تر، ینی دەبینین لە خوای بەزیاد بێ ئێمە هەم وەکو تووتی و ئێوە هەم وەکو بزنسی خۆتان هەمومان هاوکار بووینە بۆی کە چۆن دەڵێ کورد و کوردستان بگەینە ئاستێکی تەکنۆلۆژیای جیهانی. با بم وەلای جەنابەت دەمێ پرسیاری ئەوە بکەم کە پێشوازی خەڵک بۆ ئێوە چۆنە بۆ بزنسەکەتان؟ ڕاستی پێشوازیەکە گەلک یەنە جاڤەڕێگیری بوو، ینی مە تەسەوڕ کرد و براندێ مە شتێکە جیاوازە شتێکە جیاواز بدی سەرنج ڕاکەش بتن بەس ناتاوی ئاستی، ینی هەر کەسێکە سەردانەمەکری زۆر پێ خۆشحاڵ بووە و ببینێت دیزاینێکی کوردی الجێ ناوێکی ئینگلیزی یانجی عەربی یانجی هەر زمانێکی دی بتن ناوی کوردستانی سەر تیشێرتێ تابیتن یان سەر جلێنتە شونا نەخشەی وڵاتێکی دیبێت نەخشەی کوردستانی بدن. پێشوازیەکە زۆر یانە جاڤەڕێگیری بوو بصراحەتە بێژم ڕاستیژی خۆشحالی وەکو گەلک تاریکار بوون، هەم خەلک هەم هەر کەسێکە سەردانەمە کرد
کامنتت گلک باش دانم هر وسط دست خوشی المتاتا کرن و هفجی پشتوانیه بو هم بو ما و هم بو بزنس زندگی کو کارل سر خالن جواز بکن کارل سر گنجت کرد بخو کارل سر خوب بکن بزنس خود دست بکن راسته یا زحمته راسته وکی جناب هوازان یا صنع هنینا بزنس که پرفا بینش همی بوارم و اکی چه تکنولوژی بتن جبوارن پرفا برنه و بن همی بوارد و صنع هنینا بس ام چین وکی جناب داش گویی سرکفتنیات بردامیه ده اگر ام بردام بین ام دیو سرکبین زۆر سپاسان دەکەم بۆ ئەو چاوپێکەوتنە جوانە گەنجانەیە کوردەواری و کەممۆرکی کوردەواری پێوە دیارە دەستخۆشی لە جەنابتان دەکەم زۆر زۆر بەخێر بن ئێمەش دەستخۆشی لە تۆکەین من زیاتر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەرفەتەکە خۆش بوو پێ خۆش گەلێک خێر هاتی سەر و چاو بدنە زۆر سپاس سەکۆی گەنجانە